لەگەڵ یەکێک لە لیژنەکانی قایمقامێتی سلێمانی وەک کەناڵی گەلی کوردستان مەیدانیان لەگەڵیان دەبین بۆ بەسەرکردنەوەی ئەو نانەواخانە و سەمونخانانەی لە سنووری پارێزگاکەدا بە بەردەوامی کار دەکەن. لیژنەکان لە هەموو کوچە و کۆڵانەکانی شاردا دەگەڕێن کە زیاتر لە 1600 نانەواخانە و سەمونخانە لە سنووری پارێزگای سلێمانیدا بوونیان هەیە لە سەلامەتی خۆراک و گرانفرۆشی و کامکردنەوەی کەمێتی گونکەکان دەپرسنەوە و ناشێڵن هیچ کرێکارێکی بیانی بەبێ ئیقامە و ناسنامەی تەندروستی کار بکات. پێویست ئەوان پابەندی ئەم ڕێنمایانە بن وەکو یەشی لەو ڕێنمانە کە ئەبێ ئەو کەسێکی ئیشی پارە ئەکات تەنها بەس ئیشی پارە بکات، دەستکاری نان هەویر ئاو هیچ شتێ نەکات، تەنها بە دەستکێشەوە پارە وەرەگرێ و باقی ئاەتەوە بە خەڵکو هیچی تر. لەگەڵ ئەوەشە هیچ کەسێک بێجگە لەو ستافەی کە ئیشەکە لە نانەواخانەکانە بۆیان نێبسنە ژوورەوە دەرگاکان ئەبێ دەرگای نانەواخانەکە بەردەمی بگیرێت، تەنها ئەو ستافەی کە کارەکەن لە ناو نانەواخانەکەیە تەنها ئەوان بۆیان هەیە لە ژوورەوە کار بکەن و هیچ کەسێکی تر بۆی نییە. وەکو ئەوەژکو هەمیشە زەرفی نایلۆن و سۆدەژ مەمنوعە بە هیچ شێوەیە ڕێگە بەوە ناین. سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی دەڵێت لیژنەکانمان بە بەردەوامی بۆ ماوەی 24 سەعات لە کاردان بۆ پاراستن و سەلامەتی گیانی هاوڵاتیان هەموو ئەو شوێنانەی بە پێی ڕێنمایەکان ڕێگە پێدراون بکرێنەوە باوردی چاودێریان دەکەین. ئەو ڕێکارانەی کە پێویستە لەلایەن وەزارەتی ناوخۆ و پارێزگای سلێمانی و قایمقامێت سلێمانی و تەندروستی سلێمانیەوە بڕیاری ئێستا دەدێ. ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامێت سلێمانی خێنە بواری جێبەجێکردنەوە بە مەبەستی سەلامەتی هاوڵاتیان. ئێمە لیژنەکانمان بەردەوامن هەموو شوێنانەی کە بە پێی ڕێنمای ڕێگە پێدراوە بکرێتەوە چاودێریانەکەین لە ڕووی پاکوخانی و لە ڕووی تەندروستی و لە ڕووی سەلامەتی خۆراکیانەوە. ئەو شوێنانەش بە پێی ڕێنمای ڕێگە پێدراونیە ئێمە بەدواچوونەکەین ئەگەر کرابێتەوە ئیجازاتی یاساییان لەگەڵاکەین و شوێنەکانیان داخین. لیژنەکانی قایمقامێتی سلێمانی لە ڕێگەی 38 لیژنەوە بۆ ماوەی 24 سەعات لە کاردا دەبن هەموو ئەو شوێن و جێگانە بەسەر دەکەنەوە کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە هەیە لە گرانفرۆشی و پابەندنەبوونیان با ڕێنمایە تەندروستیەکان دەپرسنەوە و کەسانی سەرپێچی کارش ڕۆبەڕووی تونترین سزا دەبێتەوە تا هەمووان پێکەوە ئەم دۆخە نەخوازراوە با تەندروستیەکی باشەوە تێپەڕێنین. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.